مافی دەنگدانی ئافرەتان زۆر بە ئاسانی بەدەست نەهاتووە، بەڵکو بەرهەمی چەندین ساڵ شۆڕش و خەپاتی ئافرەتانی جیهانە. بۆیە بە ئاسانی واز لەو مافە سەرەتایی خۆتان مەهێنن و بچن دەنگی خۆتان بدەن بەو حزب و بەو لایەنەی کابەدیهێنەری ماف و داواکاریەکانی ئێوەیە. لدنگ خوبی کاندیدامی کو برگیریش مفهومنو نتیجه متکردن دنگ من هزام لو مواریا من نفسه کفتن ابو ملت من لپناو پاراستنی سروری هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە دەستکەوتە مێژوویەکان و درێژەدان بە خەباتی سەرکرد و شۆڕژگەرە قارەمانەکانمان دەنەدەم. یارم داوا لە ڕێکەوتی دەیدا بچن بۆ دەنگدانی تایبەت بە ئەنجومەن نوێنەرانی عێراق بۆ زانینکردنی ئایندەمان و بۆ پێشکەوتنی ئارامی ئاوادانی زیاتر و بۆ پاراستنی دەستکەوتەکان و بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر بۆ کوردستان.